کارێک دەکەم کە پارتی زاد نکاتەوە جارێکی تر بە بەیت و باڵۆرە دژ لە هیچ ئەندامێکی باندووی حیزبەکەم دروست بکات و بەمەش کۆتایی بە ئەزمموی 42 ساڵ واتەواتیان دەهێنم. یان هەر دەویستە ناوێت من تێناگەم ئێستاش تێناگەم پارتی ئەم کەڵگایە دەیکرد ئەم بێمنەتی پیشانی دەدا ئایا ئەم خوێندنەوەی هەبوو مسعود بارزانی ئەگەر تۆزێک غیرێ پێوێ دەبێت ئێستا دەست دەکات کێشێتەوە چونکە ئەو خۆی گەرەنتی دابوو بۆ ئەم ریفرەندۆمە کە هەموو دنیا لە پشتوانە یەک وڵات تاکە یەک وڵات پشتیوانی لێ نەکردوین لەم ریفرەندۆمە. لاهور شێخجەنگی و بارزانیەکان بەکوێ دەگەن؟ دەتوانن دۆستایەتی بنیاد بنێن یان لەبەرەوەی دوژمنەکانی یەکترن بوونەتە دۆست؟ لاهور شێخجەنگی کە لە تەواوی تەمەنی سیاسی خۆیدا بە کەسێکی توند و پڕاوپڕ بە دژی بنەماڵی بارزانی و پارتی ناسراوە و ئاڵوێستەکانی ساڵانی ڕابردووی پیشانێدەن کە هیچ هێڵێکی سووری نەهێشتوتەوە لە پەیوەندیەکاندا و هەموو سنوورەکانی بەزاندووە لە دیمانە و بۆنە و یادەکاندا. لاهور شێخجەنگی بەردەوام هەلێکی دەقۆستەوە و بە دەنگێکی بەرز و تۆنێکی توندەوە هێرشی دەکردە سەر پارتی و بارزانیەکان و هەندێک جاریش هێرشەکان هێندە تون دەبوونەوە کە بەشێک لە میدیاکانی حیزبەکەی نەیان دەویست ڕووماڵی بکەن. ئەم پەیامە دەنێرم بۆ ئەوانەی کە تەخمین بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن بۆ لەمە دووە بەبێ بەڵگا هەر کەس و لایەنێک لە هەر پلە و پۆستێکدا بێ تەخمین بە یەکێتی نیشتیمانی خوێنی شەیدەکانی بکە من یەک تاکە قۆندەرەی پێڵاوی منداڵێکی کەرکووچی لاستیکە خەمەدەمیەوە. لە کەرکووکەوە بە تۆنێکی بەرز هاواری دەکرد و پارتی بە خیانەتکار ناو دەبرد و تا ئاستێک هێرشەکانی تون دەکردەوە کە کەس بیری نەدەکردەوە کاراکتەرێکی سیاسی بەو زمانە هێرش بکاتە سەر نەیارەکانی. وا دیارە بیتان چۆتەوە کە سیوێکی ئاب خۆتان و هێزەکەتان سواری دەبابەی باسی فاشیست بوون بە سواری دەبابەی باسی فاشیست شکۆی پەرلەمانی کوردستانتان تێکشکان ئاڵای کوردستانتان خستە ژێر پێی پێڵاوەکانی باسیەکانەوە و ئاڵای عێراقتان لەسەر پەرلەمانی کوردستان هەڵدا. لە هەولێر و زۆنی ژێردەسەڵاتی پارتیدا بەردی بناغی پرۆژەی دادەنا و هەلێکی دەقۆستەوە بۆ هێرشکردنە سەر پارتی و دەرفەتەکانی لەدەست نەدەدا. لە سەروبەندی پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا با سەرۆکایەتی مەسرور بارزانی لاهور شێخجەنگی هۆشداری ئەوەی پێدا کە بیر لە کۆنتڕۆڵکردنی سلێمانی نەکاتەوە وەکو هەولێر. ئەو کات زانیاری ئەوە بڵاو بووە کە مەسرور بارزانی مەبەستی بووە نووسینگەیەک لە سلێمانی بکاتەوە و مانگانە چەند ڕۆژێک لە سلێمانی دەوام بکات بۆ سەلماندنی حکوومەتێکی سەرتاسەری. بەڵام لاهور شێخجەنگی کە ئەو کات هاوسەرۆکی یەکێتی بوو هۆشداری پێداوە و ڕێگری کردووە لەو هەنگاوەی بارزانی. لاهور شێخجەنگی لە پێش ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە هەرچی پێی کرابێت بۆ دژایەتی مەسرور بارزانی و حکوومەتەکەی درێغی نەکردووە و هەرکات مەسرور بارزانی پلانی سەردانی شارێکی کوردستانی هەبوایە لاهور شێخجەنگی ڕۆژێک پێشتر دەڕۆیشتە ئەو شارە و ئەو پرۆژەی کە بڕیار بوو سەرۆکی حکوومەت بەسەری بکاتەوە یان بەردی بناغەی دابنێت ئەم سەردانی دەکرد و خەڵکێکی زۆری کۆ دەکردەوە و هەوڵی دەدا قورسایی سەردانەکەی سەرۆکی حکوومەت نەهێڵێت. لە ماوەی 2 ساڵی تەواودا لاهور شێخجەنگی و بارزانیەکان و پارتی لەو پەڕی گرژی دابوون و لە میدیا و سۆشیال میدیاوە ئەوەی کەس بیری لێ نەدەکردەوە ئەوان بەیەکیان دەکرد. لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە و ڕاستەوخۆ لە کۆبوونەوە و دیدارەکانیدا لاهور شێخجەنگی ئاماژەی بەوە دەکرد کە پارتی و بارزانی باوک بەشێکی سەرەکی ئەو پلانن کە لە دژی جێبەجێ کراوە و مەبەستیان بۆ لاهور شێخجەنگی لە گۆڕەپانەکە دوور بخرێتەوە و بۆ ئەوەش پشتیوانی بافڵ تاڵەبانیان کردووە لە هەنگاوەکانیدا. دوای تێپەڕبوونی ماوەیەکی زۆر و لە پڕدا ئەواڵی دروستبوونی پەیوەندیەکی تا ڕادەیەک ئارام و ئاسایی لە نێوان لاهور شێخجەنگی و بنەماڵی بارزانیدا بڵاو بووە. هەواڵەکە بۆ بەشێک لە چاودێران و هاوڵاتیان جێی باوەڕ نەبوو چونکە ڕابردووی ئەو دوو ئاڕاستەیە بە جۆرێک بوو کە بە درێژایی ئەو کاتەی لاهور شێخجەنگی ئەندامی ئەنجومەنی ئاسایش و مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنەکە بوو تەنها یەک کۆبوونەوەشیان پێکەوە نەکرد و هیچ پەیوەندیەکیان وەک سەرۆک و جێگر لا نێواندا نەبوو. لە دوای کوژرانی عەقید هاوکارجاف و ڕاگەیەندراوی
سەرکردەکانیشکراوی ئەنجومەنی ئاسایش لەبارەی ڕووداوەکەوە لاور شێخ جەنگی ئەوەی ئاشکرا کرد کە پەیوەندی بە مەسرور بارزانیەوە کردووە و داوای لێ کردووە هەرچی زووە تاوان باران بە سزای خۆیان بگەن چونکە هاوکار جاف بە کەسێکی نزیک لە لاهور شێخ جەنگی ناسرا بوو دروستبوونەوەی پەیوەندی لە نێوان لاهور شێخ جەنگی و بنەماڵەی بارزانی و پارتیدا یەکێک بوو لە هەڵوێستە جیاوازەکان و تا ڕادەیەک چاوەڕوان نەکراویش بوو لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستاندا یەکێتی و پارتی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا و لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەوە پەیوەندیەکانیان چەند جارێک ئاڵۆز بوون و لە چەند مانگی ڕابردووشدا زیاتر لە هەر کاتێک گرژیەکان زیادیان کردووە بەرپرسانی باڵای هەردوولا باز لە ئەگەری دروستبوونەوەی دوو ئیدارەی یەکەن لەم نێوەندەدا لاهور شێخ جەنگی و پارتی پەیوەندیەکانیان ئارامتر بوونەتەوە و لە کۆتا پێشاتیشدا لە دوای کۆنگرەی پارتی و دیاریکردنی مەسرور بارزانی وەک جێگری سەرۆکی پارتی لاهور شێخ جەنگی پەیوەندی پێوە کردووە و پیرۆزبایی ئاڕاستە کردووە بۆ وەرگرتنی پۆستی نوێی ئەم جوڵەی لاهور شێخ جەنگی کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا و خوێندنەوەی جیاوازی بۆ کرا لەلایەن چاودێران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەشێکیان پێیان وایە ئاسایکردنەوەی پەیوەندی نێوان پارتی و لاهور شێخ جەنگی لە بەرامبەر پشتیوانیەکانی بافڵ تاڵەبانیە لە ئەدهەم بارزانی و ئەوانیش دەیانەوێت لە بەرامبەر ئەو جوڵەی تاڵەبانیدا پشتیوانی لە لاهور شێخ جەنگی بکەن بۆ مانەوە لە بەرەی دژایەتی تاڵەبانیدا بەشێکی تریش لە چاودێران و هاوڵاتیان بۆ چوونیان وایە هیچ پەیوەندیەکی ئاسایی لە نێوان لاهور شێخ جەنگی و بارزانیەکاندا نییە لەسەر بنەمای دروست ئەوەی هەیە تەنها پەیڕەوکردنی ئەو پەندەیە کە دەڵێت دوژمنی دوژمنەکەم دۆستمە و ئێستا هەردوو لایەن بافڵ تاڵەبانی وێکێتی بە دوژمنی خۆیان دەزان و لەو خاڵەدا کۆبوونەتەوە کە هەردووکیان دۆستایەتی یەک بکەن لە بەرامبەر دوژمنی هاوبەشیان لەگەڵ تێپەڕێنی ڕۆژەکان و دەرکەوتنی گۆڕانکاریەکان چاوەکان لەسەرەوەن ئاخۆ ئەگەر یەکێتی لاهور شێخ جەنگی بێزار بکات و ڕێگری و ئاستەنگ بۆمانەوەی لە سلێمانی دروست بکات پارتی و بارزانی ئامادەن هاوشێوەی ئەو کارەی بافڵ تاڵەبانی لەگەڵ ئەدهەم بارزانی کردی و بارەگای بۆ کردەوە لە سلێمانی ئەوانیش لاهور شێخ جەنگی ببەنە هەولێر و دەرگای بەڕوودا بکەنەوە بۆ ئەوەی لەوێوە درێژە بەکاری سیاسی خۆی بدات یان نەخێر ئەمەی پارتی دەیکات تەنها تاکتیکێکی سیاسیە لە دژی بافڵ تاڵەبانی و تا سنوورێکی دیاریکراو دەبێت.